حماس دەگەڕێنەوە سەر هەواڵەکانی ئێران هەڵبژاردن کۆتایی هات پزیشکیان 16 ملیۆن و شتێک دەنگی زیاترێناوەکە نوێنەرایەتی ڕیفۆرم خوازەکانیش دەکا وەکو خۆشی ئەمڕۆ دەڵێ من بەڵێنێک نادەم ئەگەر نەتوانم جێبەجێ بکەم بەڵێنی قەبەن نادەم بەخەڵ دەتوانێت جێبەجێ بکات دەتوانێت گۆڕانکاری لە ناوخۆ و لە دەرەوەی ئێران بکات یان میوانێکمانەیە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر لەم بارەیەوە دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز محەممەد علی حەکیم شارەزای کاروباری ئێران کە ڕاستە و خۆ لە تارانەوە لەگەڵماندایە بەڕێز حەکیم شەوتان باش زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24 ئەمڕۆ بۆ خۆ ئاگاداری پزیشکیان کە نوێنەری ڕیفۆرم خوازەکانە وتی من بەڵێنێک نادانم نەتوانم جێبەجێی بکەم پێ دوایە پزیشکیان لە ماوەی سەرۆکایەتی کۆماردا کە دەبێتە سەر کۆماری ئێران و بوشە دەتوانێت بەڵێنەکانی جێبەجێ بکا و ڕیفۆرم دروست بکە جاچ لە ناوخۆ یا لە دەرەوەی سیاسەتی دەرەوەی ئێران بسم الله الرحمن الرحيم. ناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی کوردستان 24 و سڵاو لە هەوڵاتیانی خۆشەویستمان لە کوردستان ڕاستیەکەی شتێکی چاوەڕوان کراوە کە چەند گۆڕانکاریەک بەم نزیکانە لە سیاسەتی نێوخۆی ئێران ببینین بەهۆی سزاکانی سەر ئێرانەوە تا ڕادەیەکی زۆر بارودۆخی ئابووری ئێران داڕماوە ئەمە شتێکە هەموولەیەک دەیزانێت و ئامان کاتدا ئەمە جەماوەری ئێرانی تۆقاندووە و دووچاری ترسێکی زۆری کردوونێتەوە بۆ کارەکەش ئەو سیاسەتە ئابووریە کە ئێران گرتوێتە بەر بۆیە بەڕێز مەسعود پزیشکیان لە کاتی هەڵمەتی بژاردندا گوتی کە من جەخت لە گفتوگۆ و دانوستان لەگەڵ وڵاتانی ڕۆژاوا دەکەمەوە و دەمەوێت لاپەڕەیەکی نوێ لەگەڵ وڵاتانی ڕۆژاوا هەڵبدەمەوە بەڵام بە وەریاییەوە ئەم کارە دەکەم لە بەرامبەردا ڕکابەرەکەی بە دیاریکراوی ئەوانەی کە بناژۆ خوازن داوایان کرد کە هیچ جۆرە تایبەتمەندیەک بە وڵاتانی ڕۆژاوا نەدرێت و پەیوەندیەکانیش لەگەڵ ئەو وڵاتانە باشتر نەکرێت و ئەمان نەیان دەویست کە بە دیاریکراوی پەیوەندیەکی باش لەگەڵ ئەمریکا و بەشێک لە وڵاتانی ڕۆژاوا هەبێت من پێم وایە ئەمڕۆ ئێران لە بەرامبەر خاڵی گفتوگۆی بنەماییدایە و هەوڵ دەدات دیسانەوە گفتوگویەکی نوێ لەگەڵ ڕۆژاوا ئەنجام بدات لەمەوە ئەومان بۆ دەردەکەوێت کاتێک ڕژەمی ئێران 5 کاندیدی لە بناژۆ خوازەکان هێنایە پێشەوە و تەنیا 1 کاندیدی ڕیفۆرم خوازان هاتە پێشەوە ئەمە واتای ئەوەیە کە سیستمی ئێران بەخۆی لەوە تێگەیشتووە کە پێویستە پەنجەرە و دەرگایەکی نوێ لەگەڵ وڵاتانی ڕۆژاوا بکاتەوە بۆیە ئەگەر هەرێک لە بناژۆ خواز و ڕیفۆرم خوازان بێتە پێشەوە دەبوایە ژمارەکەیان وەکو یەک بێت بە نمونە بەڕێز جیهانگیری و جێگیری بەڕێز حەکیمانی زۆر باشە بەڕێز حەکیمیانی ئەف مژارەکە گرنگە بانگەشا هەڵبژارتنن سەر کۆماریە ئیرانێدا و پشتی سەرکەتنە پزیشکیانیژی ئەف یەک تێ بەحەزکردن ینی پرسیارە ئەvەیە ئایا پزیشکیان ینی ئۆکەی وەرگرتیە گلۆپا کەسێک ji بۆ هاتیە هەلkirin بۆ vêyekê ku Îranê li hember welatên Rojava taybet Emerîka îtir bibe qonaxeka din peywendî û danûstandinan bibe qonaxeka din taybet bernameyê ئەتومیە ئیرانê dikare beriya helbijartinên Emerîkayê bixe gotûbêjan da yan dest pê bikene ve ev gotûbêje bikeve qonaxeka dîkê ya nû da بالطبع فتح صفحة جديدة دنیاییەوە ئەڵدانەوەی لاپەڕەیەکی نوێ و گفتوگویەکی ناڕاستە و خۆ دەتوانین بڵێن
دۆسەیەکی ڕاستەوخۆ تایبەتی ئەوەی پێوەستە بە ئاتۆمەوە چونکە گفتوگۆی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ لە نێوان ئێران و ئەو وڵاتانە دەبێت بە تایبەتی لە دۆسیەی ئاتۆمی چونکە بارودۆخەکە گەیشتۆتە ڕادەیەک کە چیتر ناوچەکە ناتوانێت بەرگەی بگرێت بە دیاریکراویش لە نێو ئێران دۆخی ئابووری دۆخێکی زۆر سەختەوە دۆسیەکەش دۆسیەکی ئاڵۆزە بۆیە ئەولاتر وایە بوو کە گفتوگۆ لەگەڵ هەندێک وڵات هەبووە بە دیاریکراویش لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەم خاڵە ناکۆکە سەرەکیەکەیە لەگەڵ بەناوژۆخوازەکان پێم وایە ئێران دەیەوێت و هەر ئەوەشی دەویست کە پابەند بێت بە بەشێک لەو شتانەی کە بە ڕێز ڕئیسی پێشتر کردوێتی کارتێکەری هەرێمی و ڕێخستنەوەی پەیوەندیەکان و دانانی ڕێزبەند بۆ کارە لە پێشینەکان بە هەمان شێوە پابەندبوون بۆی بە ڕێز ڕئیسی لەگەڵ چین و ڕووسیا کردی و هەروەها کردنەوەی دەرگایەکین و لەگەڵ ڕۆژاوە زۆر باشە بەڕێز حەکیم بەڵام تۆ خۆشت باش دەزانی زۆربەی جومگەکانی دەسەڵات بەدەست بەناژۆخوازەکانەوەیە پێ دوایە کێشە و ئاڵنگاری بۆ پزیشکیان دروست ناکەن لەمەڕ جێبەجێکردنی بەڵێنەکانی یاخود ئەو قسانەی کە بە دەنگدەرانی داوە ئەمە پرسیارێکی زۆر چاکە بەدڵنیایەوە ئەگەر بەڕێز مەسعود پزیشکیان یاخود پیاوە ریفۆرم خوازەکە بێت کە یەکێک لە هێڕە سوورەکان ببەزێنێت بەدڵنیاییەوە بە پلەی یەکەم دووساری پەرلەمان دەبێتەوە و پەرلەمان وەکو ئاڵنگاری لە بەردەمیدا دەوەستێت بە هەمان شێوەش دووساری ئاڵنگاری ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران دەبێتەوە چونکە بە گوێرەی دەستوری ئێران لە مادەی دووەم و لە مادەی پێنجەمی ئەو دەستور داهاتووە هەردووکیان جەختەوە دەکەنەوە کە پیاوی یەکەمی ئێران ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێرانەوە کەسی دووەمیش سەرۆک کۆماری ئیسلامی ئێرانە بۆیە دابەشکردن و دابشکاری دەسەڵات وە لێکزیاکردنەوەی دامەزراوەکانی دەوڵات وای کردووە کە هەموو کێشەکان چارەسەرێکیان هەبێت ڕژێمی ئێران و سیستەمی کارکردنی ئێران ڕژێمێکە ئەگەر بۆ شێوازە لی بڕوانین سیستمێکی نایابە بۆ چارەسەرکردنی بەشێک لە کێشەکانی خۆیان و هیچ بۆشایەکی دەستوری بوونی نییە وەکو بینیشمان لە دوای کەوتنە خوارەوەی فڕۆکەکەی بەڕێز ئیبراهیم ڕەیسی چۆن چارەسەریان کرد بەڵام ئەم خولێکی جیاوازە ئەو کارەکەی چیە هەرچەندە پەرلەمان ڕاستە لە دەست بناژۆخوازەکاندا بوو و پێشتریش با بڵێ سەردەمانێک لە سەردەمی کەڕووبی لە ژێردەستی ڕێفۆرم خوازاندا بوو و پەرلەمان هەرچی ویستی بە بەدڵی سەرۆک کۆماریان دەکرد کە بەڕێز خاتەمی بوو کاتە بەڵام ئەمڕۆ بەڕێز پزیشکان پیاوێکی ڕێفۆرم خوازە سەرۆک کۆماری ئێرانە بەڵام سەرۆکی پەرلەمان و پەرلەمان بە ڕێژەی 159 لە ژێردەستی بناژۆخوازاندا بۆیە ئەگەر بیەوێ شتێک تێپارێنێت و یاخۆ بیەوێ هێڵێکی سوور ببەزێنێت ڕووبەڕووی پەرلەمان باشە بەڕێز حەکیم پزیشکیان پزیشکێ چارەسەرکردنا نەخۆشیên دڵیە دەمێن ڕابۆری دا سەدان دڵ لەوانەیە ئیرانێ دەربەی ئیرانێ چارەسەر کردبن پزیشکان دکارە چارەسەریە کێشەیەن ئیرانێ بکەتن یان دکارە چارەسەریە کێشەیە دڵێ ئیرانێ بکەتن تەهرانە کودنها di krîzekan mezin da derbasibî ku ev jî krîza aborî ye û îran û xelkê îranê jî vê yekê naveşêrin بالطبع يعني هو الرجل بەدڵنیاییەوە بەڕێز مەسعود پزیشکیان دکتۆرە و سپۆری نەشتەرگەری دڵە من پێم وایە بەرلام شتێک نەشتەرگەریەکی ئابووری بۆ ئابووری ئێران ئەنجام دەدات تا ڕادەیەکی باش هەوڵ دەدات بە شکل کێشە ئابووریە نێوخۆیەکان و دەرەکیەکانی چارەسەر بکات بۆ بەو پێی کە بەڕێز مەسعود پزیشکیان ڕەگوڕیشەیەکی ئازەری هەیە بەڵام دایکی بە ئەسڵ کوردەوە خەڵک
خەڵکی مەهاباتەوە ئەمڕۆ بە زمانی کوردی بۆ بەشێک لە پشتیوانانی قسەی کرد پێم ئەمە هۆکارە بۆی بڵین کە پیاوێکی تێگەیشتووە و ماوەیەکیشی هەیە تا پێشترشکاری کردو 2005 وەکو وەزیری تەندروستی کاری کردو و پێنج سوڵ ئەندام پەرلەمان بۆ زۆر باش لەوە تێدەکات کە کاری یاسادانان و جێبەجێکاری سوان دەبێت پێم وایە شوێنپەنجەیەکی زۆر باشی دەبێت هەر هیچ نەبێت لەم خۆلە بۆ چارەسەرکردنی بەشێک لە چێشەکان بەڵێ زۆر باشە دەست خۆش زۆر بەڕێز محەممەد علی حەکیم شارەزای کاروباری ئێران ڕاستەوخۆ لە تارانەوە لەگەڵ مامووی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.